ساتەکانتان پڕبێت لە جەژن و نەورۆز و خۆش بۆ یەکەم جار پارتی لەیبەی بەریتانی بۆ بەرزنرخاندنی نەورۆز و مێژووی گەلەکەمان هەڵدەستێت بە سازدانی ئاهەنگێکی نەتەوەیی لە بەرواری حوتی سەی 2023دا کاتژمێر 4 دوانیوەڕۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا و ڕێکخراوی داکۆک و ڕێکخراوی کۆمەڵەیە کورد هەڵدەستن بە بەڕێوەبردننی ئاهەنگەکە کە تیایدا چەندین چالاکی و وتاری جیاواز و بەنرخ پێشکەش دەکرێت. خۆشەویستان، بۆ ئەوەی زیاتر ڕوون بێ لە لای کوردستانیانی ئازیز، پارتی لەیبەی بەریتانی بە هەماهەنگی ئەم ڕێکخراوانە لە سەرجەم شارەکانی بەریتانیا بە پێیکات و بەرنامە بە بۆنەی نەورۆزەوە ئاهەنگساز دەکات بۆ ڕێزگرتن لە نەورۆز و مێژووی گەلەکەمان و پتەوکردنی پەیوەندی نێوان ئێمە و پارتی لەیبە بە هاتنتان خۆشحاڵ دەبێت بە ئامادەبوونتان و هاتن بۆ هەمووان. لە هەمان کاتدا لینکێک دادەنرێت کە دەتوانین خۆتان ناونووس بکەن و تیکتی بێ بەرامبەر بەدەست بهێن. نەورۆزتان پیرۆز بێت.